ساڵتان لێبێت و ئەم کاتتان باش بەردەوام لەگەڵ پێشکەوتن و بەردەوامی هونەرمەندان و نووسەران لەگەڵتان دەبین بۆ ئەم هەفتەیەش گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانتان پێشکەش دەکەین. کتێبی خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجە لە شاری هەڵەبجە بڵاوکرایەوە. کتێبەکە لەلایەن ستیڤان شەمزینیەوە نووسراوە، باس لە هەبوونی خۆشەویستی دەکات لە هەموو ساتەکانی ژیانی مرۆڤایەتیدا، بە تایبەت لە کاتی توشبوونی نووسەری کتێبەکە بە نەخۆشی شێرپەنجە. کتێبی خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجەدا یەکێکە لە هەرە کتێبە جوانە تەڕوبرە خۆشەویستیەکانی، یعنی کەڵێن تەڕوبری خۆشەویستی. کاکسیڤان کتێبەکانی پێشووی سەرجەمیان سیاسی و وتاری ڕۆژنامەوانی و شعریشی هەبووە، بە تایبەتی شعری نیشتیمانیشی هەبوو، بەڵام ئەم کتێبەیان کە تایبەتی کردووە بە خۆشەویستی لە چەند شوێنێکە میتۆدی خۆشەویستی هاتووە شیکاری لەسەر کردووە. وەک ئەوە نەبێت کە بڵێن باسی کە خۆشەویستیەکی بچینەوە سەر چ ڕێساکە عاشق، ئەم هاتووە باسی کاریگەریەکانی تەکنەلۆژیایی کردووە، باسی خراپ بەکارهێنانی پەیوەندیەکانی کۆمەڵگا کە ئیستاکیێت ئاراسی خۆشەویستی بەرەو چ ئاخارێک بردووە. لە هەمووشی گرنگتر کاکسیڤان خۆی کە ماوەی 10 ساڵێکە بێت تووشی ژیرۆدەی نەخۆشی شێرپەنجە بووە، لە چەند شوێنێکە ئەوە ڕوون ئەکاتەوە بۆ خوێنەر کە خۆشەویستی لای ئەو کەسانی تووشی شێرپەنجە من بەهایەکی زۆر جوانی هەیە، بە خۆشەویستیەوە ژین، هەمیشە خۆشەویستی لایەن پایە بڵندە جوانەکەی ژیانە. حتمما ئەم ناوە یاسایەک دەرنەچوە لە وڵاتی ئێمە کە تو بۆت نەبێ ئەم ناوە بەکاربێنیت. بۆ خۆی کاکسیڤان کە ناوڕێکی کتێبەکە ئەخوێنیتەوە هیچ پەیوەندیشی بۆ کتێبەی ترەوە نییە کە خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجەدایە. ئەم بۆ خۆی تووشی شێرپەنجە بۆ بە حەقیقی، بەڵام لە ڕوویەکی ترەوە باسی ئەوە کە خۆشەویستی تووشی شێرپەنجە بووە. خەریکە شێت و دەیری مەکە مەچوو لە شاری سنە شانۆگەری پاڵەوان نادر پیشاندرا. شانۆگەریەکە لەلایەن حەمید ڕەزاوە کاری دەرهێنانی بۆ ئەنجام دراوە. چیرۆکی شانۆگەریەکە باس لە کەسایەتێکی بەناوبانگی سنە دەکات کە لە ئازایەتیدا ناونراوە پاڵەوان نادر. نمایشە پاڵەوان نادر نگاهێکی هەست بە تاریخ و فەرهەنگی شارە سنە لە زمانی ناسرالدین شا و سەفەرێکی ناسرالدین شا بۆ شار سنەی کات، وەزعیەتی اقتصادی اجتماعی و فەرهەنگیە مردم لەو زمانە، ارتباطی دەسەڵاتەتەک مردمە، وەزعیەتی مشکڵاتێکە مردم بووگیانە و اتفاقێک مهم کە ئەو زمانە کەفکە لە سەفەر ناسرالدین شا و کوشتیە معروفە پاڵەوان نادر، پاڵەوانی نامی و مردمیە شار سنە لە تەک شعبانسیە پاڵەوانە دەربارە بووگە کە لەو زۆرانە لەو مسابقە پاڵەوان نادر پیرۆزەوێت و تانێ شعبانسیە باتە زەوینە. پڕژێ ئابای هومایونیە لەم نۆکەرانە بەجامی شەوکەرانیانەوە. ئاگادار بە گوێی هومایونی حەز بە بیستنیشتە سەیر و سەمەرەکان دەکات و ڕقی دنیایە لە ناوە گلەی ڕایەتی خوا پێنەدا. نەمایشنامە یا شانۆی پاڵەوان نار لەسەر پیشینەیەک تاریخی و گزەشتەی پاڵەوانێکە لە شارە سنا زندگی کردگە نووسیاگە، بەڵام نویسەندە بە دەخڵ و تەسەڕفێکە و کەس لەسەر شانوەکە بوویە ڕەوایەتەکە لێترێکی خستکەسە شانوەکەەوە هاودوومانە سەر سەحنە. بەرحەڵ پاڵەوان نار لە شار سنا مەزهەرە پاوکی و سەداقەت و پیاوەتی و مەردانەییە. سەرمەکە سەردەنە وە کەوسەرت مەکە ژێر بەفرە و دارپوازی لە خۆی نەبێ شەق نارێت. ئەوانەوە دووچۆبی لە ئێمارەدا قنچکاکان لە خوەتن. من هەوانیم ئەڵەوان نار من نارێتە ڕاستی.
وەختم قسە گەلێ نییە ئێوە دەستخۆتان خێبەر بێژن جاڕچیەکان ناو شارە بڵاوکەنەوە قەرارە پاڵەوان نار تەک پاڵەوان شا زۆران گاز خوا کردوێتی ئێژم چۆن لە کەفە من دەست و پایانە هەر لە پایان تا تۆ قسەیان بکرمەوە چەند گاز بەزەیان هاتەوە جوان مێرە دایک مەرگە لەلایەن بەڕێوبەرێتی ڕەشنبیری و هونەری ئاکرێ ڕێوڕسمی واژۆکردن و بڵاوکردنەوەی کتێبی ئاگری بەردەوام ئەنجامدرا. کتێبەکە لەلایەن شاعری کۆچکرد و خەڵف زێباریەوە نووسراوە و لەلایەن هاوسەرەکەیەوە واژۆ لەسەر کتێبەکە کرا. دڵخۆشم کە بەرهەمەوی هاتە چاپکردن بێرە لە ئاکرێ و سوپاسیا ڕێبەریە ئاکرێ دکەم و ئەف دەرفەتە دامە و سوپاسیا هەنگامیازی دکەم کە هەمی لێرە ئامادە بوون و سوپاسیا قایمەقایمە ئاکرێ دکەم و ئەف ڕێبەرێت ئاکرێ لێرە هەمی کە ئامادە بوون بێ ڕووی. لە شاری کۆڵن لە ئەڵمانیا شانۆگەری دیسکۆ ژمارە 5 پیشاندرا. ئەم شانۆگەریە لەلایەن میرزامەتینەوە ئامادەکرا و باس لە قاوشی ژمارە 5 زیندانی دیار بەکرد دەکات لە ڕووی ئەشکەنجەدانی جەستەیی و دەرونیەوە. دیسکۆ navê lîskê bi Tirkiye esas, zanistî bi Tirkî danî. Disko qawuşa disiplînê ye, di Tirkî de disiplîn koğuşu ye. Yani dis serê disiplîn, dîse û koğuşu jî ko. Disko bi hev re dike disiplîn koğuşu. Disiplîn koğuşu li girtîgeha Amedê çi ye? Cihê îşkencexanê ye. Yani disko cihê îşkencexanê ye, ne cihê rexsê ye. û beş nolî jî navê girtîgeha beş nolî Amedê ye. Buyar hemû rastîne lê belê kêm jî gotiye, belkî dikarim bêjim 101 min gotiye. Min lêkolîn kir ser girtîgeha Amedê, min hemû lêkolînan xwendin û ser girtîgeha Amedê hatine nivîsandin ku rojnivîskên kesan min xwendine û piştî me wan lêkolînan kir û ez rûniştim û min nivîsî. Abi, derman, şehir düştüm birdir. Cihane adım, cihane. Di lîstika disko 5 nolî de ez tenê xuya dikim tenê dilîzim lê paşiya lîstikê de dikarim bêjim 15 kes hunermend hene ku ji bo vê lîstikê xebitîn. Cemaat ve bizim adına kavbedenen mühimler yapkası işkinceye çoğalı berhamdır. هونەر دەتوانێت ببێتە پردی پەیوەندی گەلان و ناساندنی کولتورە جیاوازەکان بە یەکتر. بە تایبەتی لە ڕێگەی میوزیک و گۆرانی گوتنەوە دەتوانرێت چێژ لە جیاوازیەکان ببینرێت. ئیبراهیم کیڤۆ هونەرمەندێکی ئێزدی ڕۆژاوای کوردستانە توانیوێتی گەشت بە گۆرانی کوردی بکات بە وڵاتاندا. ئیبراهیم کیڤۆ لەسەر ستەیجە بەناوبانگە جیهانیەکان گوێگرە بیانیەکان لەگەڵ گۆرانی کوردی هێناوەتە سەما. بجنا كافر ببابي
Ay lede zalim gülöki جندكي درابوم جندكي ميوزيك الجمان مقدس صراحة جندكي از دي دقورة مي عامودة شخو باجاري من عامودة معروفة قال لك عامودة بنافو دنج يعني أو جند تيد يعني شو كان ياخذ درابوم روكي من ندي كسكيش برجو ميوزيك يعني زورتي من ندي يعني بما معناه از قال لك كيف وان جمرت هاد قبل موزيك خباد ذكر تم تشجيع ابو از شجع عندهم سرفي تشتي يعني بزاروكتي زلامي مزين ختيار وان او تكوين دوي قندي تشيبو بالشكل كي انه شخصيه من موسيقي از مش برفدي نذكر ابدا بتشو كان يا اخو يعني اتشوم كرم طنبوره من مره مدسترا وشتكاش مرة شبطة تخص وكيف عند هذا فقال لك يعني قوة شخصية مني فنية هنري موسيقي مش دي وي از طبعا افرنجي انا تقالكر يعني طبعا دجي از تيد تشيبوم يعني ميزوبوتاميا او بلاد ما بين النهرين تيد عرب كرد ارمان سريان قيش دجن تيد وقت بيجي يعني بتشتكي طبيعيا يعني بطبيعه الحال تتشارعك الباجاري حسك او القامش تمشيه يعني يكي كرد بشخور زمان كي بدز معنا سي زمانه زانه يكي عرب او جيب بدز معنا اقل شيء بدز معنا ابا ام دفي اف كولتور قش تاتيد المكر حياز علمي فان زمانه ودور مجي تشتي يعني وقت بيجي اسكتم واري بحث يعني مخصص اسفرتر بكم و من الدور كونكر يعني اشوم جزيره بوطا مثلا تشوم جم هنري جزيره بوطا ازفت قريام عامودي دويتشا غيد هنرمندي عامودي تشلو دستران هنرمندي ارمني القام شلو دستران وكمينا رحمتي نمر ارام ديكران شكري شيريني شربت شيريني شكري شيريني شربت شيرين أجهدنا شيرين شيرين أجهدنا شيرين شيرين جدو حزار ودوادي از درت كفم جدر في ولات دو حزار دوان تسبيكي دي ما تشكي كاركي قلقي مزنكر بمسرح هولندا مسرح هولندا جربي زيت هولنديا بآليكاريا موزيك بانكي قلقي مثل بعمل سوري سرياني نوري اسكندر وبآليكاريا موزيك فاني هولنديرة والاستقباني تياترو بشتي ريفا بو مقال كونسير لباريس شيكرين تابعي بيت الثقافات العالمية جربيجين يعني ودورد اسخالات كرم وبشتي اسطوانات قال لك بنابو دنج مشاكر بحمل زمانا بحمل رنقا ميوزيكا دينيتي دبو ميوزيكا شعبي ميوزيك واسطوانه خلاتا عولد عالمي تستند 2000 دهاده حياه سالا إيسال فيستيفال مورغلاند جربي مورغلاند فيستيفال لباجاري أوسنابروك لألمانيا فيا نقلة كده سالة كده أو فيستيفال بخون ما آنيها أو ليرة 2016 باجاري كمان فيستيفالا استقبال بك أف باجار بيشكتي ملتي في باجاري جماعة تشتاعز ذكر هاي هلا هوي 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 دم 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 دمي هاي دمي دم دوران لو زادي نوبالا خبدم جاي سيبانه خلاته سبيه وكهيكي سيام دو جانه مجي جانه ندنا تشتري اري باز دهاتم دجيكي لجم خو تشيك هاي دم 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 دمي
هاي دمي دم دوران هاي دمي دم شاری عفرینێکێکە لە شارەکانی ڕۆژاوای کوردستان. ئەم شارە بە جوانێکەی و دار زەیتونەکانی بەناوبانگ بووە، بەڵام لەم ساڵانەی دواییدا دانیشتوانەکەی و سروشتەکەش تووشی ئازار و نەهامەتی بوون. لەم شارەدا چەندەها هونەرمەند دروست بوون و بەهۆی خراپی بارودۆخەکەوە بەرەو هەندەران کۆچیان کرد. حەسکۆ ماوەی 5 ساڵە پەنابەری وڵاتی دانیمارکە بە تابلۆکانی ئازاری عەفرین پیشانی وڵاتان دەدات. ناوێمە حەسکۆ ولو هاتی ناسکردن لە دوارێ هەنەریەدا وەک لبنانی سووریە ئۆردۆن لە منطقە شەرق ئەوسەط ئەمخوا ژە عەفرینێمە ئەمە زەرکەتم شامێ من شامێژی کۆنست ئەکادمی خۆم ئەلڤدارێمە وەک حلینێک ji خۆرچی کردی وەک ئەتۆلیەکی بچووک ئەسکانم کاری خۆتێت بکەم. Ez bêjim va tiştê ê bçûk ketî serê me têda aniha hişîn dide. Îja ez vedigerim wa çêrokna wa tiştê berê ê dize seriyê me de ez vedigerim wa tişna û jê tişna dibim jê fîgûrna dibim vedigerînim ser wa tabloyê spî. Fe ez ê daxim wa mexlûqatê xwe wa tiştê şkevin da serê me de hatî çandin ez ê dîsa avnê lêkim ez ê ê derkeve ê şîn bide ê ser wê tabloyê îja ev wek ez vedigerînim heyatê. Birastî ev bû 5 sal ez li Danimarkim me pir pêşingeh çêkirim û niha serkeftineke jî ev ya mera neh dikê ve bajarê ve mujtemekî nû tiştekî nû fem bu arada didin distînin em kar dikin û wek wedî îro jî ji me ev tabloya çê dikir ez ser dişolim mumkîne xilas be mumkîne xilas nebimizdan em ê temamî bikin. لە دوابڕگەدا باس لە شانۆکارێکی کورد دەکەین. شوانکەریم خەڵکی شاری سلێمانیە. شانۆگەری گەڕ بڕیارە بمرین لە نووسین و دەرهێنانی شوانە. شانۆگەریەکە لەلایەن کۆمەڵێک ئەکتەری ئەڵمانی و کوردیەوە لە ئەڵمانیا پیشاندرا. ئەم شانۆکارە لە کارکردن ناوەستێت و دەیەوێت لە ڕێگەی کارەکانیەوە هیوا بگەڕێنێتەوە بۆ ناخی ئەو کەسانەی بێ هیوا بوون. لەم چاوپێکەوتنەدا زیاتر باس لە کارەکانی دەکات. شوانکەریمم لە ساڵی 1994ەوە لە وڵاتی ئەڵمان لە شاری هانۆڤەردا ئەنیشم لە بواری شانۆیە کاری ئەکتەری و نواندنەکەم و کاری دەرهێنان و تێکست نووسینم هەیە. نمایشی گەر بڕیارە بمرین دواهەمین کاری شانۆی و بە زمانی کوردی کە بەرهەمێکی گروپی شانۆی سکێچ بوو بە میوانداری کۆمەڵێک ئەکتەر لە دەرەوەی وڵات و
سەرەتا لێرە پرۆڤی کارەکە کرا و پاشان لە ڕۆشنەوەیە دوو ئەکتەرمان لە ببورن سێ ئەکتەرمان لە کوردستان داخلی ستافەکە بوون و لە ماوەیەکی زۆر کورتە توانیمان ئەو نمایشە لەوێ بۆ 5 ڕۆژ نمایشکەین لە هۆڵی ڕۆشنبیری و پاشان هێنامانەوانێ لە تا ئێستا لە شاری کوێل نمایشمان کردووە و لە هۆڵندا نمایشمان کردووە و بڕیارە لە هانۆڤەریش لە مانگی داهاتووە دوان نمایشی ئەو بەرهەمە بکەین. Ich hab Durst. Hört auf, so viel Unsinn zu erzählen. Bitte, lernt für einen Augenblick einfach nichts zu sagen. Schweigt. چیرۆکەکە باس لە کۆمەڵێک نەخۆش دەکات کە لە خەستەخانەیەکان هەمویان تووشبووی نەخۆشی شێرپەنچەند و هیچ لە قۆناغەکان کە هیچ هیوایەکان نەماوە بەڵام خانمێکەیە کە چەندین ساڵەوەکو معجزەیەک تەماشا کرێت کە مردن دەرەقەتی نەهاتووە ئەویشی ئەوەیە کە خەونێکی گەورەیە خەونەکەی دروستکردنی فیلمێکە زۆر کورتی کەمەوانێ فەلسفەی ئیشەکە لەوانەیە لەوەیە بێ ئێمە مرۆڤ تا هوەر دروستکات تا جوانی دروستکات هیچ نەخۆشیەک یا مردن دەرەقەتی نایەت و ئەو پەیامە پەیامێکی زۆر زۆر گرنگ و بەنسبەتەوە هەم لە ناحیە ئینسانیەکەیەوە هەم پێم وابوو ئەوەی کە ئێمە بیکەین هیوا بەخشینە بۆ کەسانی کە ڕۆژە لە ڕۆژان تووشی نەخۆشیەکی ئاوا بن و خۆشبەختانە سەدایەکی باشی هەبوو کارەکە چ لە ناوە چ لە دەرەوەی وڵات و لە پاڵ ئەو چیرۆکەیە چیرۆکە گشتیا چیرۆکێکی تر هەیە کە چیرۆکی فیلمەکەی مینایە کە سایەتی سەرەکێکە زیاتر باست لە کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتیە کات لەوانە کێشەی ئافرەت لە کۆمەلگایە تا دوای تا دوای. Meine Nation, ja, deswegen bin ich doch kein Rassist. Ich habe 3 Lieder, beide sind Ausländer. Denn das kein Beweis dafür ist, dass ich kein Rassist bin. Ein schöner Land in dieser Zeit, als wir das unsere Freiheit und ئەو کەسانەی کە خەونەکانیان بەڕاستی بۆ بەدیهێنانی خەونەکانیان هەوڵێن ئیتر پێم وایە نە سنوور نە زمان نە هیچ کێشەیەکی تر ناتوانێت بەرامبەر خەونەکانیان بوەستێتەوەانێ و زۆر کەسیشمان هەن کە لە ناوەی وڵاتیشە دوای ماوەیەک واز لەو شتا هێنێ واز لەو هوەرە هێنێ کە ڕۆژە لە ڕۆژان خەونی بووە دیارە خەونێکی ڕاستەقینە دەبووە نمونەی ئەوانەش ئەو قوتابی و خوێندکارانن کە لە پەیمانگاکان ساڵان دەدەرەچن سەرەکەی زۆربەی زۆری نایەتەوە بەلای هوەرە ئەمە لە هەموو بوارەکانی تری شار وایە و لە زۆربەی وڵاتانی دنیاش هەروایە ئەوانەی کە ئەمێننەوە پوختەکەن واتە ئەوانەی کە ئەمێننەوانێ ئەوانن کە بەڕاستی هوەرەکە خەونیانە و بێجگەل لەوە هیچ پیشەیەکی تریان بۆ نابێت زۆر ئەی بەسمەوانێ بەوەی کە مرۆڤ تا چەند دڵسۆزی خەونەکانی خۆی بێت تا چەند ڕاستگۆ بێ لەگەڵ خۆیان هێندە بەردەوا بێت. Was für ein schöner Abend. Total langweilig. Ich war einsam. Oh, und dieser Roman, der wird dann überall verfilmt. Oh, wir haben nur oft telefoniert. سەرەتا گەڕانەوەم بۆ کارکردن لەگەڵ ئەڵمانیا گەڕێتەوە بۆ ساڵەکانی 2003 و لێرەوە ئیتر دەستم کرد بە ڕێگایەکی دوور کە ڕێگای یەکەم شت خۆپەروەردەکردنە و ماوەی 8 ساڵ من بە بەردەوامی وە شۆک مەبینی بە بەردەوام چون بۆ سەیری نمایش بە بەردەوام کارم لەگەڵا کردن وەکو ئەکتەر لە بواری شانەی ڕاگوزەرا بە تایبەتی وەکو پێشتری شارەتیان پێیان خاوەنی نزیکی 500 نمایشم بۆ زمانە وەکو ئەکتەر و پاش ئەوە کەوتمە سەر ئەوەی کە دەق بنووسم بە زمانی ئەڵمانی و دوهەمین کارم بە زمانی ئەڵمانی وەکو نووسینی دەق کارێکە کە 25 مانگە لە هۆڵی فاوست نمایش ئەکرێت بە ناوی نیشتیمان کارەکە بە زمانی ئەڵمانیە و لە مانگی 6 پرۆژەیەکی شانۆی ترم هەیە لەگەڵ زانکۆی هانۆڤەر کە پرۆژەیەکە زیاتر پەیوەندی بە شانۆی سیاسیەوە هەیە و دیسانەوە دەقەکە لە دروستکردنەوەی خۆمە بە زمانی ئەڵمانی و یاداڕشنەوەیەکی لە کاتی پرۆڤای ڕاستەوڕام ئەو ئیشان بە ناوی دوورگەوەیە. تەواو ئەم نیشتیمانە پڕ بووە لە گۆرانی ناخۆش شەقامێک لە ڕادیۆ شارێک لە ڕۆژنامە مەملەکەتێ لە کەناڵی ئاسمانی تەواو. سوێنە خۆم بەخوا گەڕان بە دوای پارەیەمان کوژێت. ئەمە لابوورێکی دەرمانە مرۆڤ لە خۆیەوە پێڵێزەوی. قەرزارم بیت نیتە تاز دەکەمەوە لە دڵەوە واڵی
کامێرێکم کاتەکانم دابش کردو بەسەر چەند شتێکی سەخیفە